کوردانی خۆراسان نێزیکی 3 میلیۆن کەس دەبن، بەڵام حکوومەتی ئیران هەموو کاتێک ژمارەیان بەکەمی دەخەملێنێت. ڕووبەرێکی زۆر گەورەیان هەیە کە بریتیە لە 64144 کیلومتر دووجا، واتە گەورەتر لە وڵاتێکی وەک قەتەر، لبنان، هەروەها ئەگە بەراورد بکەیت لەگەڵ ڕووبەری ئێستای کوردستانی باشوور، ئەوە هەرێمی کۆردەکانی خۆراسان جار و نیوە گەورەتر دەبێت لە کوردستانی باشوور. کوردانی خۆراسان بەهۆی دوورەدەستیان لە جوگرافی کوردستان و بێکەسیان زۆر ڕووداوی نەخۆشیان ڕووداوە لە مێژوۆیاندا، وەک شەڕ و قەدەغەی زمانی کوردی، فرۆشتنی 300 کچی کورد وەک زەریبە لە ساڵی 1905 بە تورکەکان لەلایەن حکوومەتی ناوەندیەوە. کوردانی خۆراسان بە زۆرەوەی کورمانجی قسە دەکەن، زۆربەیان شیعەن. چیرۆکی کوردانی خۆراسان بۆ ئەوە دەگەڕێتەوە کە لە دەوروبەری ساڵی 1601 پاش شەڕی چادێران سنووری ئیران زۆر لاواز بوو. شاه عەباس هەست بە لاوازی سنووری وڵاتەکەی دەکرد، بۆیە شاه عەباس بەرینی هەرێمێکی سەربەخۆ لە خۆراسان بە کوردەکان ئەدت و لەو هەرێمەدا هەموو مافەکی کورد پارێزراو بێت. لەو ساڵانەدا 45,000 مالباتی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان بەرەو خۆراسان کۆچبەر دەبن بۆ سەر سنووری تورکمەنستان. لەو سەردەمەدا دەبێت چەند ژن و منداڵ بەرگەی ئەو ڕێگە دوورەیان نەگرتە بێت. دوای کۆچکردن و گەیشتن بە خۆراسان و پاراستنی سنوورەکانی ئیران، دەرکردنی هێزی تورکەکان و قەسقاف و ئۆسپاک، شا داواکاریەکانی کوردەکان وەک هەرێمێکی سەربەخۆ پشتگوێ دەخات. پاش ئەم ڕووداوانە بە تایبەتی فرۆشتنی کچانی کورد دەبێتە هۆی تۆڕەی کوردانی خۆراسان. لە چەندین ساڵدا چەندین شۆڕشەی گرنگ ڕوادەن. لە ساڵی 1809دا سەردار ئێوسخان دەست بە شەڕی پارتیزانی دەکات. پاش ئەو شوڕەشێکی تر لەلایەن جاجۆخان دەکرێت و شارەکانی شێوان و بەشێک لە قۆچان لە خۆراسان کۆنتڕۆڵ دەکات. پاش ئەم شوڕەشانە بەداخەوە بەهۆی نەبوونی بەڕێی یەکگرتووی کورد، شوڕەشەکانی کورد لە خۆراسان لەناو دەچن. لە ئێستادا لەبەر نەبوونی ناوەندەکانی سەربەخۆی کوردی و لاوازی ئاستی ڕەوشەنبیری کوردەکانی خۆراسان بووتە هۆکار بۆ ئامانجی دژمنەکانی گەری کورد لە خۆراسان. لە ساڵەکانی ڕابردوودا چەند گۆڤار و ڕۆژنامەیەک بە زمانی کوردی لەو ناوچەیاندا بەڵاو بووبوون، کەچی دوای ماوەیەک ڕایان گیران.